سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیارە شەقامی 100مەتری یاخود پرۆژەی ئۆتۆبانی بابان یەکێکە لە پرۆژە گرنگەکانی شاری سلێمانی بە پرۆژێکی استراتیژی و گرنگ ناو دەبرێت کە لە ساڵی پارەوە کۆمپانیای جێبەجەکار کە کۆمپانیەکانی قەیوانە هەساوە بە کارکردن یاخود بە ئەنجام گەیاندنی پرۆژەی ئۆتۆبانی بابان و لە ئێستاشدا بە شێوەیەکی گشتی واواز دەکرێت کە لە 13ی کارکردن لە پرۆژەکە تەواو بوو و دیارە ئەمڕۆژ لیژنەیەک لە پارێزگای سلێمانی هاوکات لیژنەیەک لە حکوومەتی هەرێمی کوردستان دێن بۆ سەر پرۆژەکە و بۆ چاودێریکردنی و بەدادەچوونی شێوازی کارەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان لە پرۆژەی 100مەتری. من بۆ زانیاری زیاتر گفتوگۆکردن لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەکەی ئەمڕۆ گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ئەلەن بەحوی و تەبێژی گروپی کۆمپانیەکانی قەیوان. کاک ئەلەن سوپاس بۆ ئامادەبوونت. پێمان بڵێ کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئامانج لێ چییە و کێ بەشدارێت تێیدا؟ بەڵێ دیارە لە سەرەتای دەست بەکاربوونی شەقامی 100مەتری بۆ جێبەجێکردنی لیژنەیەکی باڵا لە پارێزگای سلێمانی پێک هاتووە. ئەمڕۆ دووەم کۆبوونەوەی ئەو لیژنەیە کرێ کە پێک هاتووە لە بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی و کۆمەڵێک لە بەڕێبەرە گشتیەکانی وەکو بەڕێز بەڕێبەری گشتی کشت و کاڵ، بەڕێبەری گشتی پۆلیس، بەڕێبەری گشتی ئاسایش، بەڕێبەری گشتی زۆربەی دامەزراوە پەیوەندیدارەکان کە ئەندامن لەو لیژنەیە ئەمڕۆ دووەم کۆبوونەوەکەن. ئەم کۆبوونەوە تایبەتە یەکەم بە هەڵسەنگاندنی ئەو کارە و بەرەپێشچوونانەی کە کراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوو کە شەقامەکە کاری تیاکراوە. لە دوای هەڵسەنگاندن دیارە لێرە چەند راپۆرتێک پێشکەشەکرێ بۆ لیژنەکە، هەم لەلایەن کۆمپانیای قەیوان نوێنەری کۆمپانیای قەیوان راپۆرت پێشکەشەکەوە، هەم نوێنەری شارەوانی سلێمانی کە خۆی بەردەوام لەسەر پرۆژەکە ئامادەی هەیە ڕۆژانە ئەویش راپۆرتی خۆی پێشکەشەکەوە. لیژنەکە بڕیاری پێویست دەرەکەن هەم بۆ ئەو هەڵسەنگاندنانی ڕابردوو و هەم بۆ ئەو گرفتانەی کە ئەگەر هەبێت و ئەو ڕێکارە تازانی کە پێویستە بۆ داهاتوو بگیرێتە بەر. لیژنەکە بڕیاری خۆی دەرەکات، لیژنەیەکی باڵای حکومیە و ئێمە لەسەر بنەمای ئەو بڕیارانە کارەکانی داهاتوومان ئەنجامەین. کاگالن ئەگەر پێمان بڵێ کارکردن لە پرۆژەکەدا چۆن بەڕێوە دەچێت بەتایبەت ئێستا وەرزی سەرما و بارانبارینە؟ بەڵێ شەقامەکە بەگشتی کارکردن تیای بەردەوامە لە هەندێک جۆری کارکردن کە پەیوەندی بە پڕکردنەوەی شەقامەکە هەیە. ئەمە باران بەڕاستی ڕێگەنایەت کە ئەرستەڕ بوو ناتوانرێ ئەو کارە بکرێ ئەگەرنا لە مەسلەی دروستکردنی ئاوبارەکان، لە دروستکردنی پردەکەی تانجەرۆ کە نزیکی مانگێکە دەستمان پێکردووە و لە بڕین لە کۆمەڵی قۆناغی تر ئێمە کارکردنمان بەردەوامە و کارکردنەکەشمان خێراتر کردووە. خۆشبەختانە سوودیشمان بینیوە لەوەی کە باران دواکەوتووە وامان کردووە کە ئێمە ئیسفادە بکەین لە جێبەجێکردنی پرۆژەکە کارکردن خێراتر بکەین بەردەوام بین. ئەگەر ئێستا باران بووە بە دڵنیای ڕەنگە نەماتوانێت ئەوانەش بکەین، بەڵام ئێمە ئیسفادەمان لەوەش کردووە. بۆیە ئەوەی کە تا ئێستا جێبەجێکراوە لە شەقامەکە زیاترە لە ئاستی چاوەڕوانی و ئینشەڵا شەقامەکە بەر لە تەوابوونی 3 ساڵەکە تەواوکەین. شەقامی 100مەتری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی چاوەڕوانن ئەم شەقامە بە زووی تەواو بێ. ئێوە چۆن بەڵێن بە هاوڵاتیان دەدەن ئەم شەقامە لە ئاستی چاوەڕوانی ئەواندا بێ؟ باڵە دیارە هەموو کەس پرۆژەکانی قەیوانی بینی و زانیوێتی کە کۆمپانیای قەیوان بە متمانە ناسراوە. ئێمە لە ئاستە و بەرپرسیارەتیابین. کۆمپانیای قەیوانە ئەوێ بەر لە وادەی تەواوبوونی خۆی کە 3 ساڵە شەقامەکە تەواو بکاوە. تا ئێستا ژۆی کە جێبەجێ کراوە دلیلی ئەوەیە کە بە ماوەیە ئەوەی کە جێبەجێ کراوە دلیلی ئەوەیە کە شەقامەکە لە کاتی خۆی تەواوە بێ، بە کواڵەتێکی بەرز تەواوە بێ و ئێمە ئەوەنەی مەبەسمانەکە ئەم شەقامە کە پرۆژەیەکی استراتیجیە تەواو بکەین. ئەوەندە مەسەلەکە وەکو کارێکی بازرگانی و کارێکی وەبەرهێنا نەهاتوونێتە ناوی. زیاترم هەدەفمان بووە کە پرۆژێکی استراتیجی ئێمە جێبەجێ بکەین وەکو کۆمپانیای قەیوان، چونکە پێشتر کۆمپانیای ترم شەقامی وەرگرتووە نەیتوانیوە تەواوی بکە. ئێمە ئەمانەیە ئەم گرفتە تێپەڕێنین و ئەم دەرگا گەورەیە بۆ سلێمانی بکرێتەوە، چونکە بەڕاستی بێتە هۆی فراوانبوونی سلێمانی. ئەتوانم بڵم چەندین ناوچەی تر لە سلێمانی لەمەود لەدا هاتووە بن بە گەڕک لە سلێمانی و هەر ئێستاش لەسەر شەقامەکە ڕنگانەوەی هەبووە. زەویەکانیان منتیقەیە هەمووی سعرەکانیان بەرز بووتەوە. هەلی کار ڕەخساوە بەهۆی ئەم شەقامەوە، بازار جوڵەی تیا دروست بووە. ئەو معمەلانەی کە لە سلێمانی چیمەنتۆ شیش بەرهەمێنن ئێستا ئێمە بۆ ئەم شەقامە ڕۆژانە پێویستمان بەو موادانەیە و لێمان کڕیون و بەکارمان هێناوە. بۆیە پرۆژێکی زۆر گرنگە. ئێمە دڵمان بۆ خۆش بوو کە ئێمە جێبەجێکین، نەک ئەوەی تەنها وەکو کارێکی بازرگانی تەعامل بکەین و بەس جێبەجێکین و هیچی تر.
تەکانت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز ئەلەن مەحوی وتەبێژی گروپی کۆمپانیەکانی قەیوان کە باسی لەوە کرد و دڵنیایدایە هاوڵاتیان کە پرۆژەی ئۆتۆبانی بابان کە 3 ساڵە ماوەکەی ئەوان بەڵێنی ئەویان داوە کە ئەگەر دەرفەت بڕەخسێ یاخود ئەگەر کارەکان بەم جۆرە بەڕێوە بچێت دڵنیایەندایە هاوڵاتیان و شاری سلێمانی کە شەقامەکە پێش وادەی خۆی تەواو دەبێت و کۆبوونەوەکەی ئەمڕۆژ بڕیارە کە پارێزگاری سلێمانی و نوێنەری یەکە ئیدارەکانی پارێزگاری سلێمانی لێرە ئامادە بن بڕیارە پاش چەند کاتژمێرێکی چەند خولەکێکی دیکە ببورن دەست پێ بکات.